هەڵمەتی دەستگیرکردنی تیکتۆکچیەکان دەستی پێکردەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا دووبارە هەڵمەتی دەستگیرکردنی تیکتۆکچیەکانی هەرێمی کوردستان لە هەولێر دەستی پێکردەوە و تاوەکو ئێستا سێ تیکتۆکچی دەستگیرکراون. پایتەخت میدیا شۆکاری دەستگیرکردنیان ئاشکرا دەکات. تاوەکو ئێستا هەریەکە لە ڕێباز ماڵکاوڵ، کەیپیزراری و حەمەجەرگا دەستگیرکراون کە دوو تیکتۆکچیەکەی سەرەتا بە تۆمەتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەخراپی و حەمەجەرگا بە هۆکاری دیکەی تایبەت دەستگیرکراوە. پایتەخت میدیا لەسەر هەڵمەتی دەستگیرکردنی تیکتۆکچیەکان پەیوەندی بە مقەدەم ئەردەڵان فاتح کوتەبێژی ئاسایشی هەولێر کرد و ڕایگەیاند ئەم هەڵمەتەی لە دژی تیکتۆکچیەکان دەستمان پێکردووە تازە نییە و هەر کەسێک تۆڕە کۆمەڵایەتیەکان بەخراپی بەکارپێنێت ڕێکاری یاسایی لە دژ دەگرێتە بەر و لەلایەن ئاسایشەوە دەستگیر دەکرێت. لەبارەیەوەی ئەو تیکتۆکچیانە لەسەر سکاڵای خەڵک یان بە تۆمەتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستگیرکراون، گوتەبێژی ئاسایشی هەولێر بە پایتەخت میدیای گوت ئەو کەسانەی دەستگیرکراون ئازاری خەڵکیانداوە و بە هۆکاری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەخراپی دەستگیرکراون. لەبارەی بەردەوامی هەڵمەتەکە مقەدەم ئەردەڵان فاتح بە پایتەخت میدیای ڕاگەیاند هەڵمەتەکە بەردەوام دەبێت و هەر کەسێکیش سکاڵای لە دژی ئەو کەسانە هەیە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەخراپی بەکاردەهێنن دەتوانێت سکاڵا تۆمار بکات و ئێمە باشترین ڕێکاری یاسایی لە دژ دەگرینە بەر. لە سەرەتای ئەم ساڵدا و بە دیاریکراوی لە سلێمانی هێزانیەکان ژمارەیەک تیکتۆکچیان بە ناوەکانی جوعا، فەرمانی لەفا، ماملەتیف، شازادە چاوان، هیوا و چەندانی تر بە تۆمەتی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستگیر کرد و پێج و ئەکاونتەکانیانی داخستن.